لەبەرەوە ئەو برانەی خۆمان ئەزانین چیان ئەزانین چۆن پەروەردار بن یەکێتی ژەناسین کە یەهودی ئەم کوردن وەئیسە کەوتونەکە مذەکرات نووسینەوە یەکێکیان لە مذەکراتەکەی خۆیان نووسیوەتی ئەڵە چوینە دەی مالومە ویستمان ئێڕهابیەت پیشانی خەڵکەکە بدەین بۆ تۆقینێک دروست ببێ لە خەڵکە لێمان بترسن کەسی تاوانبارمان لە مالومەیان نەدۆزیە هاتین تەوهیمیەکی خۆمان هێناوتمان جاسووسی کردێ بۆ بە خەپمائل لێماندا لەبەر چاوی خەڵکەکە هەتا کومرد هەتا کوشتە هەر لەو مالومەیە جەبار فەرمان کە ئێستا لە مەسەل عەسکەریەکێتیە شەقێکی هەڵدان لە بەموچاوی حاجی حسین حاجی ساڵحی ژاژلەوی مێشکیتە هەر ئەوان بەپلایەت ڕەجی دەماری قاچی خەڵکیان هەڵکێشت هەر ئەوان کوردیان فێری ئەسالیبی تەعذیب کرد ئێستاش واجبی ئێمە چیە واجبی ئێمە نینۆکردنی ئەوانە بە دروستکردنی ئەو جێشەی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام لەن یهزەم جەیش من 12,000 من القلة جيشك 12,000 کەس بێ لە زەعیفیە ناکوژرێ لە زەعیفیە نابەزێ لە زەعیفیە ناکەوێ لە عەدەدی کەما ناکەوێ وەرن با ببینە ئەو 12,000 کەس شەک هەیە یان نییە تۆ ناوی خۆت بنووسەوە وەکو پێشمەرگەیت هرونی قووەتێکی ئیسلامی بەدەست ئێمە یعنی داخستنی سنوورەکان لەوەی کە میراثی ئەم ڕەش و ڕێزی کوردە نەگاتە ئەودی شۆفڵ ملکی من و تۆ نییە بەتەنیا ملکی ئەو کەسەشە کە کوڕی ئێمە و کوڕەزای ئێمە لە دوای ئێمە دێتاک و شۆفڵەکە ئیستیهلاکە دێ مافی مجرمی و سەفساکێک نییە 150 نەفەر پێشمەرگەی مجرمی وەکو خۆی بەدوایە بنێرە کە فەقیرێتەکەی ئیستیغلال کردوون بۆ ئەوی لە ڕێگا ئەگەر نەکوژران سارەکە بەس پاکی بێنەوە بەردەستی وەرن بە 12,000 پێشمەرگەکە دروستکەین ئەوانەی قدرەتی پێشمەرگایەتیان هێبانای خۆیان بنووسن لە بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی چتری ئەم ئیسلامەیە ئێمە بۆ کابرایەکی سەلەفیە سۆفیە ئیخوانیەکی خەفیە کودوو هەر برا حرەسەکەی دەرەوەین خۆی لەناوە چ کتێ دەخوێنێتەوە چی دائەنێت چۆن داوای خۆی بڵاوە کاتەوە بابیکە دژمنانی خوا لە کەنارە فەرقێکیان نەخستە نێوانی خەفی کاک سەلاح یا کاک سەدیق یا سەلەفی یا سۆفی یا بزوتنەوەی ئیسلام لە نێوانی ژنێک لە نێوانی پیاوێک لە نێوانی مناڵێکی 12-13 ساڵان یا لە نێوانی یەکێکا کە عمری گەیشت بێتە 40-50 لەبەر ئەوە وەک ئەو هاواری کرد سەلامی شۆخە عەزیز وتی بەڵێ شەڕی ئیسلام و مارکسیە ئێمە پێمان وایە کە شەڕی ئیسلام و یەکێتی بوو على الأقل لەناو وأو جێلە پیاوانەی لەناو یەکێتیشان کە نوێژ و ڕۆژوەگرن کە یەکێک لەوانە RPG نابە مزگەوتەوە دڵنیا بن لەوە کە خوای پەروەردگار چۆن فەرمووی تەبەت یەدا ئەبی لەهەب وەتەب بەو دەستەژە فەرمێ تەبەت یەدا فڵان چونکە ساڕیشی ناوە بە مزگەوتی خوا بە ماڵی خواوە کە دانراوە بۆ عیبادەت کە دانراوە بۆ قەڵایەک نێسیتیانی ئیسلامی لەخۆزانان بپارێت لەبەر ئەوە وەرم دا ببینە ئەو 12,000 کەس کاتێک شەڕێک ڕێوەدا لە بینی ئێمە و هەر گرۆهێکی تر شەرعەن هیچ کەسێک بۆی جائز نییە کارەوە سەرهەڵگرتنی هەبێ خەڵی نەگرێت بۆی جائز نییە معلوماتی دەستکەوێ و لێگێنێ بە ئێمە بۆی جائز نییە لە ماڵەوە فەرشێکی هەبێ لە سەری دانیشە و مجاهیدە قوت و مەحتاج والله ئەم فتوای فەرشە دکتۆر عەبدوڵڵا عەزام بە ڕەحمەت لێیاقوە لەسەر مینبەر خوێندیەوە وتی ئیمامی نەوەوی وای فەرمووە ئیمامی نەوەوی یەکێکە لە عولەمای ئیسلام وتی کاتێک کە فتواکەین لە مەجموعە خوێندەوە لە مناڵەکانم وتم ئەم فەرشەم پێ ئەبڕێ وتیان بەڵێ وتم ئەوا من ئەم فەرشە ئەبەم ئەیدەم بە مجاهدینی ئەفغان لەبەرەوە پێش هەموو کەس داوام لە سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی هەیە کە پێشمەرگە فەضلی پێشمەرگە بخاتە پێش حەمامە بەسەرەکانی خۆی پێشمەرگە لە مەلا گەورەترە پێشمەرگە لە عەبدوڕەحمانی مەلا عوسمان گەورەترە کە بەناوی ئیغاثەوە پارەکەوە کات پێشمەرگە لە بزاف گەورەترە کە پارەکە تەوزیعەکە پێشمەرگە لە عەلی قەرەداخی گەورەترە کە پارە تەوزیعەکەن بەسەر غەیری پێشمەرگە پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی لە هەموو کەس چەوتاوەترە لە هەموو کەس مەغروورترە ئەوانەی پێرێ لەگەڵ ئێمە هاتبوون دوێنێ هەندێکیانەوانی ساحەب ژنی ماڵ بوون ئیزنماندانەوە لەبەرەوەی نانی ئەمڕۆیان نەبوو
چونکە ڕۆژانە لانەکە پێیاکەن